کورد برای منە کورد بێ کەسە کورد کەسی نییە لە خۆمان زیاتر لە هیچم کەم نییە لەو دنیای بە خودای بەو سەرمایە بە نەخۆشی هاتیمە سەجادە ڕاوەستایمە لۆ خزمەتی برایانمان لە ڕۆژئاوا. بەڕێستان لەسەر شەقا من بەم کەشە ساردا پەیامی تۆ چییە بۆ خەڵک و چیان لێ داوا دەکەیتەوە ئەمڕۆ ئۆکتۆن دەڵێ ڕۆژی هیمەتە ئەو ڕۆژی غیرەت و هیمەتە ئەمە وەکو کورد هەمومان لە پشت ڕۆژئاواینە چۆن لە پشت هەموو شارەکانی کوردستانی لە پشت هەموو هەر شوێنە کوردی لێبی کورد لە پشتیتی ئەمە کەسی یەکدینە ئەگەر ئەمە بە کەلک یەکدینێن کەس بە کەلکمان نایە هیوادارم زۆرترین خەڵک هاوکاری بنێری بۆ ڕۆژئاوا هەرکە چ پیرۆزە و نیشتیمانیە و کورد برای منە کورد بێ کەسە کورد کەسی نییە لە خۆمان زیاتر. باشە پێشوازی خەڵک چۆنە تۆ لە دوێنێەوە هاتوتە سەر شەقەم ئەمڕۆ دووەم ڕۆژتە پێشوازی خەڵک تا لە چ ئاستێکە ئەمە دوێنێکە لە لێرە بوون نیم سەعاتێک تقریبا لێرە بووین دوای ڕۆیشتین چوینە پارتشانە دەر لەوێش کەمپینەکی گەورە کرایتەوە لە ژێر چاودێری بەڕێز پارێزگای هەولێر ئێرەش ئەمەش تەنسیقمان لە گەڕەوانەیە کە تەواو بووین ئیشی من کۆکردنەوەی پارەیە بە لایف و بە لایڤیش دەژمێرم و بە لایڤیش تەسمیلیان دەکەم کە تەواو بووین ئەمە لێرە بە لایڤ تەسمیلی برادرانی پارێزگا کاک ئومێد خۆشناو دەکەین ئینشاءالله دەبینین هەموو ئەنجامەکانی دەبینین. باشە داواکاری تۆ چێ لە خەڵکی شاری هەولێر چی بێنن چی پێویستە بۆ برایان خوشکان نوێ بین ئێستا شتمان لەواتی هەمووی نوێیە الحەمدولله ئەو جارە هەمووی بەتانی شتی و هەمووی ناو لایلۆنی خۆی دای هەمووی کەپسا پارە بێنن لێرە ئەو دەرمانشتیان لەو پێ بکڕێ شتیان لەوە یعنی هەموو شتە چیبی باش بی هەر چ بین باش. ئەو کەلوپەلەی ئێوە لێرە بە مەسەلەن لای ئێوە هەیە دواتر ئێوە دەیگوازینەوە بۆ پارتشانە دەر بۆ لای ئەو کەمپینەی کاک ئومێد خۆشناوی. دوایین پەیامی تۆ چییە بۆ خەڵکی کوردستان بەگشتی بۆ هەموو وەڵڵی بابێن هەموو قوربانی چاوت بن بابێن هەموو هاوکاری بکەن هیچ نییە هەر کەس بە هەزاری ناری هاوکاری بکە لەوان زۆرە بە 500 بە هەزاری بارچبی لەوان زۆرە تەماشاکەن ئەمە بەو سەرمای چشمانەیە لە هیچم کەم نییە لەو دنیای بە خودای بەو سەرمایە بە نەخۆشی هاتیمە سەجادە ڕاوەستایمە لۆ خزمەتی برایانمان لە ڕۆژئاوا.